هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لا بەرنامە پرزانیارەکەی خۆتانە هاتینەوە خزمەتتان. زەمبیلەی خێزان بەردەوامە لە سەرباسەکان و بابەتەکانی بۆ خزمەتی ئێوە. دەستمان پێکرد بە دەردەپشیلە و نەخۆشیە زایەندەکان و کێشەکانی ڕژێنی پەریزاد و نەخۆشیەکانی پوکانەوەی مێشک. پاشەوە باسمان کرد لە کێشەکانی میزڕانەگرتن هەم لە ژنان و هەم لە پیاواندا و پاشەوە چوونە سەر نەخۆشیە کە پێوترە فرەکیسی سەرهێڵکەدان. ئەڵقی ڕابردووی چارە تایبەت بوو بە ڕاستکردنەوەی ددان لە منداڵاندا. ئەمەڵقەی چارە تایبەتە بە ڕاستکردنەوەی ددان لە گەورە ساڵاندا. دەمەوێت وەڵامی پرسیارەکانمە وەربگرین لەوەی کە هەتاوەکو چ تەمەنێک ئێمە دەتوانین ڕاستکردنەوەی ددان بکەین و سوودەکانی ڕاستکردنەوەی ددان چییە؟ ئایا تەنها بۆ جوانکاری و جوان دەرکەوتنی مرۆڤە یاخود سوودی تەندروستی هەیە بۆ پووک و بۆ ددانەکان؟ جگە لەوەش ئایا ڕاستکردنەوەی ددان زەرەری هەیە بۆ پووک و بۆ ددانەکان ئەگەر بەباشی نەکرێت و بەباشی چارەخوازەکە فێر نەکرێت چۆن خزمەتی ددان و ڕاستکردنەوەکەی دەکات؟ سەرباریەوەش لەم جۆرانە لە تەل و نقەی ڕاستکردنەوەی دان ڕەنگی ڕەش هەیە ڕەنگی سپی هەیە هەیە لە دیوی دەرەوەدانرێ هەیە لە دیوی ناوەدانرێ دەمێ بزانام جیاوازەکان چێ کامیان باشترە و ئەم مۆدل لە نوێش لە ڕاستکردنەوەی دان کە پێوترێ ئەلاینەر کە ڕاستکردنەوەی دانی نادیارە یاخود شەفافە دەمێ بزانم چییە و جیاوازی لەگەڵ ئەمانایە چێ ئەمە هەمان کاری ئەماکات چونکە ئەمە جوانترە بۆ دەرکەوتن و ئایا پاشهاتەکانی ڕاستکردنەوەی دان هەم لە باش و هەم لە ناباش چی؟ بۆ دەست پێکردن دەمەوێت بزانین ئەو کەسی کە پێدەوترێت پزیشکی پسپۆڕی ڕاستکردنەوەی ددان کێیە لە ڕێگەی نیمێشتێکەوە بۆمان ئامادەکردن و بۆمان کوردانون پاشۆگەڕن و خزمەتان بۆ تاوتێکردنی بابەتەکە و کۆمەڵک پسپۆڕمان لە بوارە جیاوازەکانە بانگێش کردو بۆی کەم بابەتە بۆی ڕوونکەینەوە لەگەڵامە. پزیشکی ڕاستکردنەوەی ددان چێ؟ مرۆڤ بە شێوە و قەبارەی جیاواز دروست بووە بەڵام تەنها یەک شت پێکمانەوە بەستێتەوە ئەویش زەردەخەنەکەمانە. ددانی جوانیش زەردەخەنەی جوان دروست دەکات. بەداخەوە ددانەکانمان هەمیشە بەو شێوەیە گەشە ناکەن کە پێویستە ببن. هەندێک جاریش نازانی ڕوو لەکوێ بکەی بۆ ئەوەی چارەسەری بکەیت و هاوکاری بکەن. سەیری جیمایمان بکەن. ئەم دایکە پێویستە ئاگاداری ددانی هەموو خێزانەکەی بێت کە پێویستیان بە چارەسەرکردنە. دەبێ کوڕەکەی زۆر قرەباڵغە و ددانەکانی چوونەتە ناو یەک. شێوازی نەگونجانی گازگرتنی دەمی کچەکەی هەمیشە کێشەی بۆ دروست دەکات. جیمایما خۆشی هەمیشە خەون بۆەوە بینێ کە زەردەخەنەیەکی جوان و سەرنجڕاکێشی هەبێت. خێزانی جیمایما هەر کێشەیەکی ددانیان هەبێت هەمیشە سەردانی پزیشکە گشتیەکەیانەکەن کە پسپۆڕی ددانە. بەڵام کاتێک دێتە سەر چاکردنەوەی ددانی شکا و چاکردنی شێوازی نەگونجاوی گازگرتن ئەوە بەڕاستی پێویستە کە پزیشکێکی پسپۆڕی ئەو بوارە بیبینێت کە پێی دەوترێت پزیشکی ڕاستکردنەوەی ددان. پزیشکی ڕاستکردنەوەی ددان بە 3 ساڵ ئەزموونی ڕاهێنانی پسپۆڕی ڕاستکردنەوەی ددان تێپەڕێت. لە دواییدا بەدەستهێنانی بڕوانامەی پسپۆڕی گشتی ددان بەدەست دەهێنێت. پزیشکی ڕاستکردنەوەی ددان گرنگی بە یەک شتەیەت، تەنها یەکشت، ئەویش ڕاستکردنەوەی ددانە لە ڕێگەی دانانی تەلی ڕاستکردنەوە بە هەموو شێوە و قەبارە و جۆرەکانیەوە. ئەمە ئەو کارەیە کە ئەوان تەواوی ڕۆژەکە و هەموو ڕۆژێک سەرقاڵیە بن. بۆ قسەکردن یاخود بۆ وەڵامی پرسیارەکانمان دەربارەی ڕاستکردنەوەی دان بە تایبەتی لە گەورە ساڵانە ئەڵقەی ڕابردوو باسی مناڵانمان کرد بە وردەکاری و ڕێکوپێکی خۆی ئەم ئەڵقەی باسی گەورە ساڵانەکەین ئەگەر باڵقەیەک وەڵامی پرسیارەکانمان دەستکەوت دەستمان نەکەوت دووەڵقە لەسەرم بابەتە ئاڕۆی بە خۆشحاڵیشی زۆرەوە میوانەکەمان دکتۆر هادی محەممەد ئیسماعیلەکە پزیشکی پسپۆڕی ڕاستکردنەوە جوانکاری ددانە بە کەلێرۆس و ماستەرەکەی لە زانکۆی سلێمانی خوێندووە بۆ تەواوکردنی دکتۆراکەی چۆتە وڵاتی بەریتانیا و ئێستا لە کوردستان خزمەتەکە. پاش سپاس بۆ ئامادەبوون لە چارەیە وەک زۆرێک لە پزیشکانی ترکە ئێوە کار بە بەڵگەی زانستیەکەن هەر خۆمان کالەوانی کە وا پێگەێنداوین دەمەوێت پرسیارەوە کەم لە ڕووی زانستیەوە هەتا چ تەمەنێک ئەکرێ خەڵکدان ڕاست بکاتەوە؟ زۆر سپاس. بەنسبەت ڕاستکردنەوەوانێ تەمەنێکی دیاریکراو نییە بۆ ڕاستکردنەوە، یعنی هەر تەمەنێک بێت هەرچەندێک گەورە بێ هەر ئەکرێ ڕاستکردنەوە کرێت.
کەوتەتە سەرەوەی بۆ چمە بەسی ڕاستکردنەوەکات ینی بە شێوازێکی تر ئەکرێت کەسێک هەبێت تەمەنی 50 ساڵ بێت 6 ساڵ بێت بۆ شتێکی دیاریکرا و ڕاستکردنەوەی دام بکات کەواتە تەمەن ڕێگر نییە لەوەی لە ئەنجامدانی ڕاستکردنەوەی دان باشە. بەنسبەت تەمەی دەستپێکردنەوەی ماڵقی پێشووکە دکتۆر ئاراس میوانمان بوو باسی لەوە کرد کە ئەوە باشترە هەموو کەسێک هەموو مناڵێک لە تەمەنی 7 بۆ 8 ساڵیە هەڵسەنگاندنیشی بۆ بکرێت یان لەلایەن پزیشکێکی ڕاستکردنەوەی دان یان لای پزیشکێک کە شارەزای ڕاستکردنەوەی دەڵێت بۆی کە دڵنیا بن لەوەی کە دارەکانی ئەمە کێشە دروستەکە دەدا هاتوۆە خۆت نایکە بە زمانە زانستێکی ئایا کرۆسبایتیە بێ ئۆپن بایتیە بێ دیان ئۆڤەرجێت و هەتا ئوردەکارە زانستێکی کە تۆ لەمن باشتریان زانی بەڵام لە تەمەنێکەوە ئەشکرێت کە ڕاستکردنەوە ناو دەمی ئەو نەخۆشایدا بنرێت ڕاستە یان چارە خوازە بەڵێ بەنسبەت ڕاستکردنەوەی دانەوە بەپێی ئەمریکان دێنتەل ئەسۆسیێشن ینی کۆمەڵی ئەمریکی بۆ دان وا باشە هەموو کەسێک وەک خۆت باسیگەر لە 7 ساڵی ئەوانێ ببیندێت بە مەبەستی ئەگەر هات و کێشێکی خوار و خێچێ بێ لە دانەکانیان یان لە هاتنی دانەکانیان یان ئەگەر وا هەستکرێ کێشەیەک هەیە بەرەو دروستبوو نەچێت پێویستەکە سێر بکرێت هەندێک جار پێش ئەوە پێویستەکە بینێ هەندێک جار لە مناڵە ئەکرێت وەکو خۆت باسەکرد شەویگی خوارەوەی لە پێشەوەیە یان شەویگی سەرەوەی زۆر لە پێشەوە یان بۆ نمونە لادانێک لێ ڕوویاوە لە شەویگی خوارەوەیە ینی کاتێکم مناڵەکە دەمداخات بەلایەکیانات لایە ینی خواریەک هەیە لە شەویگەیە لەو کاتەشا پێویست دەکات هەندێک شێوازی ڕاستکردنەوەی بەسیط هەیە بەکارەهێنرێ بۆ ڕاستکردنەوەی ینی بە شێوازێکی تر بۆ ئەگەر وەڵامی پرسیارەکەی تۆ ئەو بێکە لە کێوە پێویستەکە شتێ بخرێتە ناو دەمی نەخۆشەکە ڕەنگە ئەکرێت لە تەمەنی 4 ساڵیا پێویستکە شتێت دروستکرێ بووی و ئەکرێت لە تەمەنی 6 ساڵیا بێ ئەکرێت تەمەنی 7 ساڵیا بێ بەپی حاڵەتەکان بەشێکی گشتی لە دوای تەمەنی 4 ساڵیەوە توانیدان ڕاست بکەینەوە و هیچ تەمەنێکی شمانیە بڵێت لەو تەمەنە ناتوانیدان ڕاست بکەینەوە بەڵێ هەموو تەمەنەکان بەپی پێویستەکەی خۆیەکرێت دان ڕاستکردنی تیاکرێ بەڵێ بەڵام ئەمە بڵین ئەو شێوازە ڕاستکردنەوەی کە ئەکرێت بریتە لەوەی کە ڕێنمایی دانەکانەکەی بۆ شێوازێکی بۆ شوێنێکی دیاریکرا و بۆی کە بە ڕێکوپێکی دروست ببن عادەتە ئەو ڕاستکردنەوەی کە ئەکرێت بریتینە لە دانانی نەقێم بریتینە لەوەی کە نەقێم لەسەر دانەکانی دانرێ و تەلوواری پێوە بێ هەندێک شێوازی ترە بۆ منە لە مناڵێکە گەرگریمان شێویلگەکەی بەلایەکە خوار بێت بە هەندێک پڕکردنەوە ئەیدە لە دانەکانی وەرحاصل شێوازی جیاوازی هەیە تەنها بریتی نییە لە تەلو ئەو شێوازە باش پرسیارەکەی کە زۆر پرسیاری خەڵکە ئەو ڕاستکردنەوەی کە ئەکرێت چجای بە تەل بێت چجای بە هەر شێوازێکی تر بێت کە 2000 پرسیارەکانت ئاڕاستاکەم بەڵام بە شێوازێکی گشتی ماوەی ڕاستکردنەوە کە چەندێکی پێچێت ساڵ دوان هیچ ماوەیەکمان هەیە بڵین کورتترین ماوەڵانە دەتوانین دەستنیشانکەین بەڵام بەشێکی گشتی درێژترین ماوەمان هەیە بۆ ڕاستکردنەوەیدان بەڵێ ئەگەر بڵین لە کورتترینەوە دەست پێ بکەین کورتترین هەندێک جار ڕەنگە 3 مانگ بێت بۆ بە تایبەتی بۆ نەگە لە مناڵێکە 8 ساڵ یا 10 ساڵ بێ و کێشەیەک هەبێت لە دانەکانیان خوار و خێچیەک هەبێت لە پێش و دواییەک هەبێ شتێکی بەسیتی بۆ دروستەکرێکە لە دەمی دەرهێنرێ و تێکرێتەوەوانێ ڕەنگە لە 3 مانگە نەتیجە با بەدەستەوانێ یان هەندێک حاڵەتمان هەیە نەخۆشیێک هەیە بۆ نمونە پێویستەکات بۆ منە دانێ بچێنێ پێویستی بۆ هەیە ڕاستکردنەوەی بکات بۆی کە بینی دانەکان بکرێتەوە لە شوێنەکەی چاندەکە بکات لەواتێ لە 3 مانگ بۆ 6 مانگە ڕاستکردنەوەکەی بۆ بکرێ بۆ مەبەستەی کە بۆی هاتووە ئەمە بەنسبەت کورتترینەوە بەنسبەت درێژترینەوەوانێ هەندێک جار ڕەنگە بکاتە 2 ساڵ و نیو و ڕەنگە بگاتە 3 ساڵ بەپی حاڵەتەکە بەپی دەستکردن بە ئیشەکە ئەگەر ئەمە جوابی پرسیارەکەی باشە لە سەر و 3 ساڵ و هەمانیان بەشێکی گشتی لە 3 ساڵە تەواو تقریبا تەواو بێ ئمە حەزەکەین کورتترین ماوە تەواو بێ بەڕاستی بەڵام خۆتە زانی هەندێک ڕێگر هەیە لە بەردەمانە ئەوەیە کابێت تەندروستی دانەکان پارێزین چونکە هەر ڕاکێشانی نییە ئەبێت دانەکە بە ساق و سەلیمی بجوڵێنین بۆیە هەر هێزێکی زیایە لەواچە بێتەوەی کە دانەکە کێشەی بۆ دروست بوێ لەبەرەوە بۆیە کاتەکە درێژە بێتەوە بەس عادەتا ئیتر ئەو پەڕی 3 ساڵ ئەڕوات لەوە زیاتر حەز ناکەین بڕوات دووبارە لە پرسیاری خەڵکەوە مەسەلەی هەڵکێشانی دان و ڕاستکردنەوەیدان بەتایبەتی لەو حاڵەتانی کە دانەکان قەڕەباڵغا یان کراودینە بە زمانە زانستێکی ئێوە مەرجە لەگەڵ هەموو ڕاستکردنەوەیە کە پزیشکی ڕاستکردنەوە برا لە هەڵکێشانیدان بە لە ڕاستیە کەمترین کەیس حاڵەت هەیە کە پێویستی باڵکێشانە و عادەتاش زۆربەی پزیشکانی دان ڕاستکردنەوە ئێستاە ئاراستەکە بەرەو ئەوەیە کە کەمترین کێشان بکە لە کاتی ڕاستکردنەوەی دانا زیاتر هەوڵ بە دانەکان ڕاستکاتەوە مەسەلەن بۆ ئەگەر دانەکان زۆر قەڕەباڵقیش بێت مەڵاشوەکەیە کشێنرێت دانەکانی ئەبرێتە دواوە
ئێستا بڵین زۆر تەکنیکی تازە هەیە بە تایبەتی بەکارهێنانی زەرعێکی کاتی هەیە کرێتە ناو دانەکە و بۆی ڕاکێشانی پێ بکرێت لە بروی دانەکان لەبەرەوە هەرچی شتێک هەیە ئەتوانین بەبێ کێشان چارەسەری بکەین بە شێوەیەکی گشتی یعنی ڕەنگە هەندێک ڕێژە بمێنێتەوە مەسەلەن لە سا 3 لە سا 5 کە پێویست بەوە بکاکە کێشانێ بکەین ینی زۆرینەی کات وە پلانی چارەسەرکردنەکەدا ئەندێکە کێشانی تیان نەبێت هەر لە مەسلەی کێشانە پرسیاری ئەوم هەیە کە وەک هەموو کارێکی ترکاری پزیشکی کاری دەستە جەمعەیە پزیشکانی ڕاستکردنەوەی دان لە چ کاتێکا پێویستان بۆ پزیشکانە کە پیانەرن پزیشکی پسپۆر نەشتەکەی شێویلگە و ڕوو لەو کاتانەیە پێویستمان پێ بێ کاتێک کە نەخۆشەکە ئەو ڕادی خواری کە هەیەی لە شەویلگەکانیە شەویلگەکانی بە شێوازێک خوارە لە دەرەوەی ئەو ڕێژەیە کە ئێمە توانین ڕاستیکەینەوە بۆ نمونە شەویلگەی خوارەوەی نزیکەی 12 بۆ 13 میلیمتر لە پێشە یان شەویلگەی سەرەوەی ڕێژەیەکی 14 بۆ 15 میلیمتر لە پێش شەویلگەی خوارەوەیە یعنی هەر ئێسکەکەی نەکدانەکانی ئێسکەکەشی لە پێش شەویلگەی خوارەوەیان ئێسکەکەی شەویلگەی خوارەوەی لە دەپێش شەویلگەی سەرەوەیە لەو حاڵەتانەیە پێویستمان بەوا بێت کە ئیسیشارەکەین لەگەڵ پزیشکی نەشتەرگەری شەویلگە و ڕوا و پاشان بە هاوکاری یەکتری پلانێکدا ئانین زۆربەی کات وا باشە پێشەوەی دەستکەین بە نەشتەرگەریەکە لەگەڵ پزیشکی پسپۆڕەکە بگەینە نەتیجەیەکە چۆن دەست پێەکەین بۆ نمونە مەرحەلەی یەکەم نقێمدا ئەندێمە ڕاستکردنەوە دەست پێەکەین پاشان ئەو نەشتەرگەریەکەکە پاشان لە دوای ئەوەش مەرحەلەی دووەمی ڕاستکردنەوەکە کە بە کۆتاییەکەیان نەخۆشەکە دانەکانی ڕاست دەبێتەوە و شەویلگەشی ڕاست بۆتەوە ئەم کارانە کە کاری دەستە جەمعیە بە تایبەتی لە بەڕێزانی پزیشکانی پسپۆر نەشتەرگەری شەویلگە و دکتۆر ئومێد محەممەد مستەفای چێکە لەو بەڕێزانەی کە هەڵگری بڕانامەی بۆرتیان دکتۆرە لە بوارەکەی خۆیان پرسەرمان لەو کرد دەربارەی ئەو کارانی کە دەکرێت پزیشکی پسپۆر نەشتەرگەری شەویلگە و ڕوو بیکات لە ڕاستکردنەوەی دان و لە خزمەتکردنی چارەخوازەکانی ئێمەیە بینەری وەڵامەکانی ئەوە بین و پاشەوە گەڕێنەوە خزمەتتان اینجا دەمێ پرسیارکەم دەربارەوەی کە لەم ڕاستکردنەوانە بۆ نمونە نقێم هەیە ڕەشە نقێم هەیە سپیە هەیە لە دەرەوەی داندا هەیە لە دەرەوەی دانەکان دادرێ هەیە لە ناو دانەکانە دادرێ بۆ وەڵامی و پرسیارانە گەڕێنە خزمەتتان لەگەڵمانەوە وەکو نەشتەرگەری ڕاستکردنەوەی شەویلگە هەندێک بەوە تێئەگە کامە ڕاستکردنەوە نییە جوانکاریە بەڵکو وشەکە وانە خۆی ئەو نەشتەرگەریان کە ئەکری بۆ شەویلگە نەشتەرگەری ڕێکاریە لە حاڵەتی پێویست ئەوانەیە کە شەویلگەیان ناڕێکن یاخود دانیان جووت نابێ شەویلگەیان لە پێشەوە یاخود لە دواوەیە کەواتە ئەو کەسانە ناتوانن کە فانکشنینکەن ماوەتە ئەوە ئەکاتەوە کە ناخواردنیان ناڕێکە لە ناو کۆمەڵگایە کێشیان بۆ دروست ئەبێ کێشە دەرونیان بۆ دروست ئەبێ ئەمە بابەتی نەشتەرگەرێکە خۆی بەڵام بۆ جۆرەکانی ئەو نەشتەرگەر کە ئەکرێن ئەتوانین بیکەین بە سێ جۆر جۆریکان کە پێوتێ مایەڵت ئەوەی بە تەنها بە ڕاستکردنی دان چارەسەر ئەکرێ جۆرێکیان ئەوەیە کە پێویستەکە ڕاستکردنی دان بکرێت لەگەڵ نەشتەرگەری بۆ یەک شەویلگەیان یاخود ئەوەی کێشەکەی لە شەویلگەی سەرەوە بێ یاخود شەویلگەی خوارەوە بێ سێم جۆریان ئەویان کە سیڤیری پێ ئەوترێ ئەو پێویستەکە ڕاستکردنەوەی دانی بۆ بکرێ شەویلگەی سەرەوە خوارەوە هەنی جار نەشتەرگەری ڕاستکردنی چەناکەشی لەگەڵە ئەبێت وەکو چۆن قەرار ئەدرێت لەسەر نەشتەرگەرێکی و پلانەکەی چییە؟ هەڵبەتە ئەبێ بینی دکتۆری ڕاستکردنەوەی دانەکە لەگەڵ دکتۆری شەویلگە و ڕوو کە نەشتەرگەرێکە ئەکا ئەبێ پێکەوە پلانێکی مەزبوطی بۆ دانێ لەبەرەوە ئەم نەشتەرگەریە هەر ئەوە نییە بەس نەشتەرگەری شەویلگە ئەکرێ بەڵکو تێکەڵە بینی ڕاستکردنەوەی دان لەگەڵ نەشتەرگەرێکە خۆی زۆربەی لە حاڵەتەکان بەوە دەست پێ ئەکرێ کە ڕاستکردنەکان بکرێ نەشتەرگەریەکان بکرێ دوای ئەوە دیسانەوە ئەچێتەوە ڕاستکردنەوەی دان بۆیە ئیشەکە هەموو ئیشەکان مەزبوط بن خەلێکی تیانەوێت کێشەی بۆ دروست نەبێت پلانەکە چۆنایی ئەبێ و چی زەرورە بکرێ بۆیە نەشتەرگەی سەرکەوتوو بێ بۆیە ئیشی دکتۆری ڕاستکردنەوەکە ڕێک بێ
پێشتر لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەبێ ئەو نەخۆشانە حاڵەتی دەرونیان تەقیم بکرێ ئەسسمێنت بکرێ ضرورە دکتۆرێکی دەرونی بیان بینێ لەبەرەوە هەنی حاڵەت هەن لە ناو کۆمەڵگایە کێشیان بۆ دروست ئەبێ تەنانەت دوای نەشتەرگەرێکەش هەستەکەن بەو گۆڕانکاریە کە ئەبێ هەنێکیان هەر کێشەی دەرونیان ئەبێ بۆیە ضرورە پێش هەموو شتێک پێش ئەوەی دەست لە نەخۆشەکە بدەوێت نەشتەرگەری بە بکە یاخود ڕاستکردنەوەی بۆ بکرێ ضرورە حاڵەتی دەرونیەکەی بزانین چۆناییە ئەمە ڕقەمیە کە ڕقەمی دوو واتە چۆنایی حازرکردن بۆ ئیشەکە پلانەکە چییە؟ ئەبێ هەنێک فحوسات هەبێ بکرێ بە هەمووی بە مەزبوطی یەکێک لەوانە کە گرنگن ئەشعەکانە جۆری تایبەت هەیە ئەشعا بۆ ئەو کەسانێک کە نەشتەرگەری شوێنگە ڕۆوە بۆیان ئەکرێ و لەگەڵ ئەو کەسانش کە ڕاستکردنەوەی دانیان بۆ ئەکرێ دوای ئەوە بێ قاڵبی دانیان بۆ دروستکرێ بۆیە بزانین ئێمە نەوعی جوودبوونی ئەو کەسانە چۆناییە و بە چی شێوازێکە نەشتەرگەری ئەکرێت سەر قاڵبەکان نەشتەرگەریکی ئیماژنەری پێ ئەوترێ کەواتە خەیاڵیە لە مشکی خۆدانێ لەگەڵ دکتۆری ڕاستکردن و دانەکە اتفاقی لەسەر ئەکرێت کە بۆ شێوازە بۆ جۆرە ببێ دواتر نەشتەرگەریەکە ئەکرێت تەوان ئەبێ ئەو کەسانە ئەو نەشتەرگەری ئەەکەن ئەوێ شارەزا بن ئەزممویان هەبێ بۆیە هیچ کێشێکیان بۆ دروست نەبێ چووکە کە نەشتەرگەری کرا ئەگەر نەجاحەتی هێنا یاخو خەلەلێکی تیا بوو نەشتەرگەری دوومی قورسە ئاسان نابێ بۆیە ضرورە هەموو خاڵەکان بە جوانی بە مەزبوطی ڕێک بکرێتەوە دوایەوە نەشتەرگەریەکان بکرێت. پرسیاری هەمومانە دەربارەی ڕاستکردنەوەی ددان لەبەی کە چ جۆرێ بکەین بۆ نمونە ئێستا ئامانی کە لە بەردەستی ئێمە هەر نمونەیە کە باسەکرێت بۆ نمونە ئامان نقێمەکەی ئەگەر دەربڕینەکە ڕاست بێ نقێمەکەی ڕەشە یاخود زیویە بەڵام ئەمان نقێمەکەی سپیە یاخود ڕوونە جگەلەوە هەندێک جۆر هەیە لەمانە لە دیوی ناوەوە دانرێت لەباتی ئا لە دیوی دەرەوە کە پێەکەنی دەرکەوێت لە دیوی ناوە دانرێت دکتۆر هادی بۆ باست کە ئەمانە بۆ نمونە ئێستا بۆ ئەمان نقێمەکە زیوی ئەمان نقێمەکە سپیە جیاوازەکان چییە؟ و جگەلەوە ژەوانی کە لە دیوی دەرەوە دانرێ ئەوانی کە لە دیوی ناوە دانرێ بە تایبەتی لە مەسلەوەی کێوە پێڵم فیکس ڕاستکردنەوەی جێگیر جیاوازەکانیان چییە؟ بەنسبەتی سپی و بڵین ئەگەر سێریکی ئەوە بکەین ئەو جۆرەی کە ستیلیە تەمان ئەمەش دوو نوعمان هەیە نوعێکمان هەیە لاستیکێکی سوور لێ ئێرێت نازانم ئەگەر دەرەکەویان نا لاستیکە ئێرێ لەسەر ڕووی دانەکان باشە لەسەر ڕووی نەقێمەکان کە دانرێت نوعیش کەشمان هەیە کە هەر خۆی بڵین سکەیەکە دا ئاخریانی هەمووی هەر ستیلی دەرەکەوێت بەنسبەتی ستیلەکە و سپیەکەوانێ هیچ فەرقێکی نیە تەنها فەرقێک ئەوەیە کە لە ئێستاە خەڵک زۆر حەزی لەوەیە شتێک بێ جوان دەرکەوێت حەز ناکە مەسەن دانەکانی ستیلی پێوە دەرکەوێت حەزەکە دانەکانی وا دەرکەوێت کە ڕاستکردنەوەی ئەنجام نەیاوە بۆیە بژاردەی سیرامی کە بڵین ڕانگەکەی سپیە ئەو بژاردەیە بۆ ئەو باشە کە پێەکەنێت دەرناکەوێت کە نەقێم لە نەو دەمیەتی تەنانەت وایەرەکەی سەریشی بە شێوەیەکی سپیە کە دەرناکەوێت پاشان بۆ ئەوانی کە زۆر حەزەریان هەیە لەوەی کاڵێ هەر هیچ نامەیە دەرکەوێت دیوی ناوە توانین ڕاستکردنەوە دانین بەو شێوەیە توانین ڕاستکردنەوە بکەین هەیە حەز ناکە ئەوەش دانێت تەمان ئەوەی دیوی ناوە تۆزە کێشەیەکی هەیە ویژەوەی ڕواچێ نامرتاح بێ بۆ نەخۆشەکە لە ڕۆی کە زمانی بەریەکەوێ جۆرێکی تر هەیە کە لەم دوانە بڵین زیاتر نادیارە و ئەشوانە دەری بێنێ پێوتر ئەلاینەر کە مادەیەکی شەفافە و بەکارێن پێش ئەلاینەرەکە بەڵێ چکەمە لاقی پێش تۆزێک باسی ئەلاینەرمان کرد ئالێرە باجارە تۆزێک بمێنیەوە لە مەسەلەی بەکارهێنانی ئەمانە جگە لە مەسەلەی جوانیەکە کە سپێکە هەڵبەت جوانترە لە ستیلەکان لە ڕەشەکە لە مەسەلەی دەرەنجامی ئیشەکە هەمان ئیشەکەن هەمان ئیشەکات تەنها شتێک کە هەبێ ئەوەیە لە سپیەکەیە زۆر جار هەیە ئەو بڵین باڵانەی کە پێوەیەتی بڵین چوار باڵی پێوەیە کە شتی پێوە بەسرێ هەندێک جار ئەوانە تۆزێ زیاتر معڕەزن بۆ شتەکان لە بەرەوەی کە پارچی بچووکن احتیمال ناسکترن بە شێوازێکی وا بڵین بۆیە لە کاتی ڕاستکردنەوەیە دکتۆرەکە تۆزێ بە خاوتر ئیشەکات هێزەکان لەواتەیەک تۆز خاوتر بڕوات بۆیە لەواتی هەندێک جار پێویست بە گۆڕینێ بکات نقێمەکە لێکرێت پێوەکرێتەوە تەنها ئەوەندە وەکو مەسلەی تێچوون لە تێچوونە عادەتە لە بەروی کە جوانیە سیرامیکەکە عادەتە هەمیشە نرخی تقریبان 2 بۆ 3 هەوەندە بەرامبەرە بڵین ماوادە
ئەساسیەکەی کە بەکارێنێت ئەوەشی کە ئەگا بە نەخۆش عادەتا شتێک گرانترە ڕێژەیە گرانترە توانی بڵێ لە سا 25 گرانترە بەراورد بە ستیلەکە بەراورد بە ستیلەکە باشە جا لەبەرەوەی کە زۆر باسی ستیل و جوانی ئەوانەمان کرد پرسیارەکە ئەڵقی پێشوشکردنەوە مەڵقێش هەرمە بەسمان پرسیارە وەڵامەکەی زانە تایبەتی لە گەورە ساڵانە بەڵێ ئامانجی ڕاستکردنەوەی ددان تەنها جوانیە یاخود سوودی تەندروستیشی هەیە بە دڵنیاییەوە بڵێن یەکێ لە مەبەستەکانی ڕاستکردنەوەی دان بریتە لە گەڕانەوەی ئیشی ناودەم ینی بۆ نمونە لە ئاخاوتنەوە دەست پێەکە لە خواردنەوە دەست پێەکە پاشان گەڕانەوەی سەحەتە بۆ دانەکانی چونکە لەگەڵ خوار و خێرچیا کلۆری دروستەکە کێشەی پوک دروستەکە کێشەی ڕێگەکەی دروستەکات تەمەنی کورتەکاتەوە نێگەر خوار و خێچێکی زۆر هەبێت پاشان جوانیە جوانی دوا شتەکەی و ئامانجدا بەڵێ تەنانەت لە کاتی ئیشکردنی شا ئێمە ئەوەندەی کە تەرکیزمان لەسەرەوەی تەنانەت زۆر جار هەیە کە نەخۆشیە بۆ لای ئێمە تۆزی لەوەیە گرفتێکیش هەیە مەسەلەن لە یەکەم مانگ و دووەم مانگە کە تۆزی دانەکانی ڕاستە بێتوانێ وا دەرەکەوێت کە ڕاستە یەکسەر لە دکتۆریتر بەسمەوە ڕاست بۆتوانێت لە ڕاستیا ینی ئەومان بەدڵ نییە ئێمە هەمیشە هەوڵین بگاتەوە ئەو ئاستی کە بە جوانی ئیشەکات و نەگەڕێتەوە جێی خۆی ینی زۆر گرنگە بەلامانەوە بەڵێ کەواتە مەبەستان یەکەم جار ئیش و کار و تەندروستیە اینجا جوانیە دەربارەی کاریگەرەکانی ڕاستکردنەوەی دان لەسەر تەندروستی پوک بە تایبەتی پزیشکێکمان دوان کە دکتۆر ئەیوبە کە ئێستا حاڵی حاضر خوێندکاری دکتۆرای لە بارەکەی خۆیدا بۆی کە دەربارەی سەلامەتی پوک و ڕاستکردنەوەی دان بۆمان بدوێ بینەری ئەو بن ئێنجاینەوە بۆ خزمەتتان باس لە جۆرێکی ڕاستکردنەوەکەین کە هیچ نەخێمیتیانە هیچ تەلێکیتیانی و تەنها بە قاڵ بکرێ ئەوانە بزانین ئەوانە ئەگەر چی لاقی پێشوشە بۆمان باسکردن کورتێک بەڵام ئەجارەمانە تۆزێ بە وردەکایتر بچینە سەری بینەری دکتۆری بن و یینەوە خزمەتتان ڕاستکردنەوەی دان تەنها بۆ تەندروستی ڕاستکردنەوەی دانەکان نییە تەنها بۆ ڕێکردنەوەی دان نییە بۆ تەندروستی پوکیشەیانی زۆر ضرورە بۆ تەندروستی پوک چکە نەخۆشیەکانی پوک بە توێژاڵێک لە بەکتریا دروستە بێت کە لەسەر ڕووی دانەکان دروستە بێ ئەگەر ئەم توێژاڵە بەکتریایە لەسەر ڕووی دانەکان بمێنێتەوە بەهۆی خواری دانەکانەوە ئەوە ئەگەر چی نەخۆشەکەش فڵچە بکات بە تەواتی دانی بشوە ئەوە هەر نەخۆشی پوکی بۆ دروستە بێ و هەوکردنی پوک و نیشانەکانی پوک لە نەخۆشەکە دەست پێکا وەکو ئەو چارەخوازەی کە لە سنتەرەکەمان لێرە چارەسەرمان کردووە ئەبینی نیشانەکانی نەخۆشیەکانی پوکی لەسەر پوکەکەی ئەبینی توێژاڵێکی بەکتریا لەسەر ڕووی دانەکە هەیە کە پێوترێ پڵک و هەروە سووربوونەوە و هەڵاوسان هەر کلیز لەسەر ڕووی دانەکان دروست بووە ئەنجا ئەم چارەخوازە بەڕێزە بەشی پێشەوەی دانی بە تەواتی داناخرێت کە پێوتێ ئەنتێریە ئۆپن بایت بەڕاستکردنەوەکە ئەمەش چارەسەرەکە ئەمەش بۆ تەندروستی پوکی زۆر زەڕورە چونکە ئەگەر بەکراوی بمێنێ هەوا زۆر ڕاتەناوە دەمی زیاتر وشکە بێتەوە لیک کەمە بێتەوە ئەو کاتە بەکتریا سەریعتر توێژاڵە بەکتریاکە زیاتر دروستە بێ ئەگە سیرکەی دوای پاکردنەوەی دانی نەخۆ چارەخوازەکە ئەگە سیرکەی لە قۆناغی یەکەمە کەمێک لە سووربوونەوە کەماوە کلسەکەمان لا بردووە و سووربوونەوە و هەڵاوسانەکەی لە یەک دوو شوێن ماوە لە دوای خۆناغی دووهەم هیچ سووربوونەوەیەکی نەماوە بەڵام لەبەرەوەی پوکەکەی بەهۆی نەخۆشیەکانی پوکەوە هەڵاوسا بوو پوکەکە داعبەزێت لێرە ئەگەسێکی 3 میلیۆن لەبەرەوە ئەگەر ئەم نەخۆشە پێویستی ئەگەر بیەوێت ڕاستکردنەوە کا پێویستی بە نەشتەرگەری پوکە بێ بۆی پوکەکەی بۆ ئەستورکەین ئەگەر سێکی جۆری پوکەکەی زۆر تەنکە لێرە دوای ئەوە نەشتەرگەری پوکمان بۆ کردوە 3 میلیمەتر لە پوکەکەی ڕۆشتووە دوای نەشتەرگەری پوک بەم شێوەیە دەرەکەی دوای ڕاستکردنەوەی دانەکانی کە سەر و خوارەوە بە شێوەیەکی جوان داخرێ ئەگەر سێر بکرێ پوکەکەی تەواو تەندروستە هیچ نیشانەیەکی هەوکردنی پوکی تیان نییە لێرە نە سووربوونەوەی تیان نە پڵک ماوە نە هەڵا ئەوسان ماوە ئەگەسێکی لە نەخۆشەکە بە تەواوەتی لە خۆناغی کۆتایی یادەمی داخرێ و هیچ هەوکردنێکی پوکی نەماوە هاتینەوە خزمەتان لە بڕگەکانی پێشوا باسمان لە گرنگی ڕاستکردنەوەی دان و لە جۆرەکان کرد لە جۆرە جێگیرەکان ئەوەی کە تەلەکە و ئەوەی کە بەم شێوەیە لەسەر دانەکان نقێمەکان داهاندێ ئەوەی کە ئێستا پرسیارە لە دکتۆر هادیمە بیکەم دکتۆر هادی
بەتابەتی لە مەسلەی ئەوەی کە بە ئینگلیزی پلان ئەلاینەرس یان بە کوردی قاڵبی شەفاف بۆ ڕاستکردنەوەی دان ئەگەر دەربڕینەکەم دروست بێ ئەم جۆرە مەلاقی پێشوا دکتۆرە زۆر بەڕوونی باسی کرد کە لە مناڵان چۆن بەکارهێنرێت هەر هەماشە دەکرێت لە گەورە ساڵانیشە سوودی هەبێ بۆ بەکارهێنان بەڵێ طبعا ئەتوانین ناوەکی هەر بنین ئەلاینەر تقریبا وشەیەکی عالەمیە ئەتوانی هەر لە کوردیشە ئەوە بەکاربێن بڵێن ئەلاینەر ئەلاینەر بەڵێ شتێکی زۆر باش و گونجاوە یەکێکە لەو طریقانەی وەکو چۆن وایر وشت بەکارهێنرێت ئەویش بەکارهێنرێت بەڵام یەکشت گرنگەتە ئەویش ئەوەیە هەموو حاڵەتێک ناگونجێ بە قاڵبی شەفاف بکەین ینی ئەبێت چۆن حاڵەتەکە تەمەنە یان مەبەست نەخێت بەمەسم خوار و خێچ لە خوار و خێچیە لە خوار و خێچیە ینی بۆ حاڵەتانە بێ کە کەمتر کێشەیەکی زۆر قورسیان نییە ینی هەرچەنە لە ئێستاە لەگەڵ پێشکەوتنە ئەتوانێت بۆ هەموو حاڵەتێ بەکار بێنێت بەس لە ڕاستیە لەو کاتەیە پێویستی بە ممارەسێکی باشی دکتۆرەکە بێ بۆی کە بەکاری بێنێت ئەژینا بڵین ئێستا لە جیهانە بەپێی توێژینەوەی زانستی بۆ هەموو شتێ بەکارە هێنرێت بەڕاستی بەڵام کەوتۆتە سەر ڕادەی ممارەسەی دکتۆرەکە لە بەکارهێنانیە باشە بۆ نمونە ئەگەر بۆشایی هەبێ بۆشای پێداخرێت بەڵێ دانی شاشی پێداخرێت بەڵێ بۆشایی هەبێ پێداخرێت لە پێشەوە بێبرێتە دواوە پێی دانەکانی پێ جۆڵێنێت تەنان لەو حاڵەتانی کە کێشانیشی تێکێت توانێت ڕاستکردنەوەی هەر پێ بکرێ یعنی بە شێوازی گشتی بۆ هەموو جۆرە جوڵەیەکی دان کە ئێمە ئەیکەین لە کاتی ڕاستکردنەوەی هەموو نەوعێتێ لە جوڵەی پێکرێت بۆ ئەم شەفافان نەشپێویست باڵکێشانی دانە بێیان نەخێر ئەگەر حاڵەتێک پێویستی هەبێت لە کێشان بەڵێ ئەکرێت پێویستکات بۆ بکرێت ینی ئەتوانی بڵێت ئەمیش شێوازێکی ڕاستکردنەوە وەکو چۆن باسی وایرمان کرد دیوی دەرەوە وەکو چۆن وایری سیرامیکمان باس کرد ئەمیش بە هەمان شێواز وایە دەبێ زەحمەت پیشانم بە مەسەن بۆ مەسە لەم پاکەتاوزە لەم بۆکساتی خۆی عادەتا بە زۆری کە ئیرێ بە نەخۆشەکان بە شوێی بۆکسێکە کە ئیکاتەوانێ عادەتا لە ناویە کۆمەڵێک ئەلاینەر هەیە بە پێی هەموو دو هەفتە جارێ بەکاری هێنێت باشە ئەمە بڵین بریتێ لە ئەلاینەرەکە ئەگەر بیکەینەوە ئاسایی لێر حەزەکەین بەڵێ ئەمە بریتێ لە قاڵبەکە قاڵبێکی شەفافە تەمان زۆر کەس هەیە پرسیارەکە ئەڵێ ئەمە چۆن ئیشەکات مەبدەئیەن ئیشەکە چۆنە بەم شێوازەیە نەخۆشەکەگەیەتە لای ئێمە یان قاڵبێکی بۆ ئەگیرێ بە شێوەیەکی دیجیتاڵی پێوتێ سکانێکی ناودەمێکرێت وێنەیەکی سێبعدی دەمی نەخۆشەکەمان دەستەکەوێت ئەم وێنە بوعدیە لە ڕێگەی سۆفتوێرێکی تایبەتیەوە کە هەیە کە هەمانەیان کە مختبەرەکان هەیەە لە ڕێگەی ئەو وێنە سێبعدیەوە دانەکان لە بەردەستە لە هەموو ڕێکەوە پاشان وێنەیەکی تیشکی بۆ گیراوە ئەویشمان لە بەردەستە شێوازی چارەسەکردنەکەی پێویستەکات چی بۆ بکرێ ڕسمیشی گیراوە بزانێت کە بیستەبەت پێویستەکات چی بۆ بکرێ وەکو چۆن لەو شێوازانەی ترە ڕاستکردنەوەیدان پلانی بۆ دانرێکە چۆن ڕاستکردنەوەکە بکرێت پلانی یەکەم چی بکرێت دووهەم چی بکرێت سێم بکرێت بە هەمان شێواز ئەو پلانانە بە شێوەیەکی دیجیتاڵی لەسەر وێنە سێبعدیەکەی کە ژیراوە ئەنجامەیرێ لە ناو کۆمپیوتەرە بۆ هەر یەکێک لەو جوڵانەی کە کراوە کاس بڵین قاڵبێکی بۆ دروستەکرێ و پاشان ئەم قاڵبە شەفافەی بۆ دروستەکرێ یعنی پاشان ئەیرێ بە نەخۆشەکە ینی هەموو قاڵبێکی شەفاف عیبارەتە لە جوڵانێک لەو دانانەی کە پێویستەکە بیجوڵێنین وەکو چۆن وایەرەکە هەموو مانگەی جارێک جوڵە دروستەکە مەسەلەن دانێکەمانە بیبینە پێشەوە بیهێنین بەم لایە بەرەو پێشەوە بەرین بەرەو دوای بێنین بە هەمان شێوە لە ناو ئەمەیە ئەو جوڵەیەمان کردو ئەم قاڵبە کراوە بەسەرە کاتێک کە نەخۆشەکەم قاڵبا کاتە ناو دەمیەوە ئەو جوڵەیە دروستەکە کە ئەمانەوێت ئەو ماوەی مانەوەی لە ناودەمی نەخۆشەکە سەمەداڵقی پێشەوە لە مناڵانە باسیرەوە کرد دکتۆر ئاراس کە ئەمە پێویستەکە بەلای کەمەوە 22 ساعت لە 24 ساعتەکە لە دەمی نەخۆشەکە بێ لە گەورە ساڵانە چۆنە بە هەمان شێواز پێویستەکە زۆرترین کار لە دەمیا بێ هەندێک حاڵەت هەیە تەنان ئێمە بە نەخۆشەکە هەڵین تەنان نانیشی پێوە بخوات یعنی بۆ ناخواردنیش دەریمێنێت توانێت بەس تەنها بۆ کاتانە دەریبێنێت کە ئەوێ پاشی کاتەوە بەو شێوە یعنی بێ زۆرترین کات لە دەمیا بێ بۆی کە زۆرترین کات لە دەمیا بێ و زۆرترین سەخت دروستکە لە مەسلەی براکێتەکانە لە مەسلەی نەخێمەکانە بەڵێ کێشەی کلۆربوونیدان زۆر ئەگەر نەخۆشەکە زۆر باشی چارەخوازەکە فێر نەکرێت کە پاشی کاتەوە کێشەی پوک زۆر ئەگەر چارەخوازەکە زۆر باشی فێر نەکرێت پاشی کاتەوە لەگەڵ مەلاینەرانە هەمان کێشە هەر هەیە لە ڕاستیە ئەتوانی بڵین کەمترە هەرچەنە تا ئێستا هیچ توێژینێکی زانستی نیە لە 100% بڵێ بۆی کە ڕاستگۆ بم بڵێن لە 100% ئەوەیە کە بڵین ئەلاینەر باشترە لە چاوانی ترە هەمان مقارنەتەن بە یەکتری وەک یەکن کەوتوتە سەر ڕادەی پەیوەستبوونی نەخۆشەکە بە ڕێنمایەکانی پزیشکەوە تەمان ئەگەر جوان دانی بشوە
کلۆر نابێت جواندانی شوای کێشەی پوکی بە دروست نابێت جواندانی بشوە هیچ کێشەیەکە دروست نابێت چونکە ئەمیش بە هەماشەوە دوجار ئەگەر پیسی لە ناو دەمیا بێنێتوانێ ئێماڵی 22 ساعت لە دەمیا بێ ئەگەر پیسیەک لە ژێر ئەمەیان هەبێت و نەی شۆر دەبێت بە هەماشەوە ئەو کێشانە دروستەکەمەکە خراپتریش کار 22 ساعت پیسی بێنێت دەڕاستیە من بۆیە وتن لە ڕێی زانستی و هەرچەنە ئەو شەریکاتانی کە هەیەن عادەتە دیعای ئەواکەن کە لە ڕووی سەحەتەوە باشتری شارچەنە لە ڕووی زانستیەوە هەردووکیان وەگیەکەن ناتوانین بژڵێن قراتتر بەڵێ بەڵام دوجار کەوتۆتە سەرەوەی کە پزیشکەکە چارەخوازەکە فێرکەدانی پاکاتەوە دانی پاکاتەوە چارەخوازەکەی پزیشکەکەی 20 چونکە زۆر گرنگە لە کاتی ڕاستکردنەوە پاکردنەوە بە جوانی ڕووبات. بەڵێ یەکی تر لەو شتانی کە زۆر گرنگە ئێمە لە کاتی ئیشەکانە باسی بکەین ئەوەیە کە ئەم کارانە کاری دەستە جەمعین دکتۆر هەڵۆ و خاتولۆنا باس لە کارەکانەکە کە لەناو تاقیگایە بۆ دروستکردنی ئەمەلاینەرانە ئاکرێت بینەری ئەوانە بین و ئەگەڕێنە خزمەتتان هێشتا پرسیارم ماوە چونکە خۆ ناکرێت ئیش بکەیت بۆ چارەخوازێک و هیچ کێشەیەکی تیانە بێ هەموو ئیشەکە دەکرێت کێشە هەبێت دەمانوێت بزانین کێشەکانی ڕاستکردنەوەیدان چییە بەڵامی و پرسیارانە دووبارە ئەگەڕێنە خزمەتتان. پاشای پزیشکێک و نەخۆشێک بڕیاریوادەن کە ڕاستکردنەوەکان بە شێوازی ئەڵاینەری نادیار بیکەن ئێمە قاڵبەکەمان بەدەستەکە بە شێوازی فیزیکی یان بە شێوازی دیجیتالی ئەگە بە شێوازی فیزیکی بەدەستمان بگات لە ڕێگەی ئامەری 3D ئینتراۆرال سکانەرەوە سکانێکێنێکین بە دیجیتاڵی خێنە کۆمپیوتەرەوە پاشان لێەوە ئامادەیەکەین پاکسازی بۆ قاڵبە ئەەکەین و ئامادەیەکەین بخێننا بەنامێکی تایبەتەوە کە تیایدا ڕاستکردنەوەکان جام بدرێت ڕاستکردنەوە گۆڕانکارەکان لەلایەن دوو پزیشکەوە ئەنجام دەدرێت کە پسپۆری ڕاستکردنەوەی دانن بەپێی تێبینی ئەو پزیشکی کە نەخۆشکە کە قاڵبی نەخۆشەکەی نردووە ئەمە واکە ڕاستەخۆ پلانی چارەسەرەکە ڕاستەخۆ لەلایەن پزیشکەکە خۆیەوە دانرابێت پاشان ئێمە دۆکۆمنتێک کە راپۆرتێکە وەلامان کاتە ڤیددیۆیەک کە باسی هەموو چارەسەرەکە بەدەستمانەگات لەو ڤیددیۆیەدا پیشانی پزیشک و نەخۆشەکەی دەدرێتەوە کە ئەنجامەکان بەم شێوازا بن پاش بەسەندکردنیان لەلایەن ئەوانەوە ئێمە ڕاستەخۆ لە ڕێگەی ئامێری 3D پرینتەرەوە قاڵبەکان دروست دەکەین کە قاڵبەکان پرینت دەکەین و لە ڕێگەی بەشی تەکنیکیمانەوە قاڵبە شەفافەکان لە ڕێگەی ئامێری باستارەوە دروست دەکرێت و ئێمە هەمیشە هەڵماندا کە پشگیری بۆ دکتۆر بەڕێزەکان بەردەست بخەین لە کاتی بوونی کێشە و گرفتێک لە ڕێگەی وێبسایتەکەمانەوە و پۆرتاڵەکەمان ئاگدارمانەکەنەوە ئەگەر کێشە و گیرگرفتێکیان نەبێت و ئێمە پشگیری ڕاستە خۆیان نەکەین. کاری ئێمە لێرە من وەکو خۆم لە بەشی تەکنیشن لێرە کار دەکەم بەنیسبەت ئیشەکەی منەوە پاش تاوبوونی یا دروستبوونی قاڵبەکان لەلایەن ئامێرەکەەوە کە 3D پرینتەری پێدەوترێت لە پاش حازربوونیان لای ئێمە دەهێنرێتە بەشی کلینینگ کە لەی ئەڵتراسۆنیکەوە پاک دەکرێتەوە و دەشۆرێت لە پاش پاکبوونەوەیان ڕاستەخۆ دەچێتە ئامێری بایۆستار ئامێری بایۆستار بەکاردێت بۆ دروستکردنی ئەلاینەرەکە لە ڕێگەی شیتێکی تایبەت بە ئەلاینەرەوە و پاش لە ڕێگەی گەرمیەوە دروستی ئەکا پاش دروستبوونی ئەلاینەرەکە دەیبینە بەشی کەتین و پۆلیشین کە دەبێت بە شێوەیەکی زۆر باش ئەو پرۆسی ئەنجام بدرێت بۆی هیچ کێشەیەک لە ناو دەمی نەخۆشەکە دروست نەکات زیادەیەک بێت یاخود زەوریەک بێت لە پاش تاوبوونی پرۆسی کەتین و پۆلیشین دەکەینە پاکێجینی پێکاتووە لە ئەلاینەری تەواو بۆ کەسە بۆی کەمترین سەردانی دکتۆر بکات لە پاشان واکس چیونێکە کە یارمەتیە بۆ دانانی ئەلاینەرەکەی هوکێکی لەگەڵایە بۆ دەرهێنانی ئەلاینەرەکە و پاشان ڕێبەرێکیشی لەگەڵایە بۆ ئەوەی کە بەتاواتی زانیاری بابە و نەخۆشە و هیچ گرفتێکی بۆ دروست نەبێت. دکتۆر هادی هەموو ئیشێکە ئەکرێت ئەگەرچی هەموو پزیشکێک لە هەموو شوێنیشی دنیا هەوڵەیە کە باشترین خۆی پێشکەشی چارەخوازەکەی بکە بەڵام ڕاستکردنەوەی دانیش لە کێشە بە دوور نییە. بەڵێ باوترین کێشەکە باوترین کێشەکانی کێلەوانە کلۆربوونی دانەکانە هەندێک جار بە شێوی پەڵەیەکی سپی لە سەر ڕووی دانەکان دروستە بێ کە یەکەم مەرحەلەی بڵێن کلۆربوونە یەکێ لەو کێشانە. کێشەی دووهەم بریتە لە کێشەی پووک کە دروستە بێ بڵێن التیابکردنی پووکەکەی هەڵاوسانی پووکەکەی گەورەبوونی پووکەکەی. کێشەی سێهەم کە زۆر کێشەیە ئەوی ژەوێ بریتە لە خورانی ڕەگی دانەکان جاریوە هەیە ڕەگی دانەکان ئەخورێت یعنی
بەشێ لە ڕێگەکە وردە ئەخورێ لەگەڵ جۆڵەکانیە بۆیە ئێمە زۆر کاتێ وای بە باشە زانین جارجارە هەرچەنە پێشەوەی کە ڕاستکردنەوە بکرێت بڵێن وێنەیەکی تیشکی بۆ نەخۆشەکە گرین دووسێ وێنەی بۆ گرین بۆی کە بزانین وەزعی دانەکانی چۆنە لە ڕووی ڕەگ و شتەکەیەوە پاشان جاری وا هەیە پێویستەکە 6 مانگ جارێکی ژوێنێکی تیشکی بۆ بگریتەوە بزانی ئایا چەندێک خوران لە ڕووی ڕەگی دانەکانە ڕوویاوە ئەوەی شەکە لەو کێشانەی کە زۆر جار هەیە پێویستی بە متابع هەیە نێڵین کێشەکە دروست بێت. ئەی بۆچی دوای ڕاستکردەوە هەنە کەسێ دوای دانەکانیان وەکو خۆی لێتەوە؟ طبعاً کێشەی چوارەمی شەگرف هەسیگەین بریتێ لە بڵێن گەڕانەوە بۆ پێشخۆی. طبعاً کاتێکە نەخۆشێک ڕاستکردنەوە کات مەسەنگریمان تەمەنی 20 ساڵە 25 ساڵە 20 ساڵە و دانەی بەو شێوەیە لەو شوێنەیە ڕاوەستاوە. طبعاً دان خۆمان وەکو خەڵکەی زانێ بڵێندان لە ناو ئێسکایە بە فایبەر بە ئێسکەکەەوە نووساوە. بۆیە ئەم فایبەرانە شێوەیەکی لاستیکیان هەیە کاتەکە ئێمە جوڵەی پێەکەین هەمیان بڵێن زاکیرێکیان هەیە بگەڕێتەوە شوێنەکەی پێشووی خۆی. بۆیە ئەگەری گەڕانەوە هەیە بەڵام بۆی کە نهێڵین ڕووبات گەڕانەوە بریتێ لەوەی کە پلانێکی باشدانێ بۆ ڕاستکردنەوەکەی ببرێتە ئەو شوێنەی خۆی کە ئەوترێ ئەگەر تێبینیکی لە ئەوەڵاوتم هەندێک نەخۆشەیە لە دوای دوومانگ ئەڵێ دانەکان زۆر جوان بۆ پێویست ناکە بەڵام بەعکسەوە ئێمە هەوڵین جابیخین ئەو شوێنەوانێک کە نەگەڕێتەوە. عادەتا دانەکان چۆنە وەکو چۆن کرید و قفڵ ئاوا ئەچن بە ناو یەکتریە دانەکانی سەر و خوارەبێ بەم شێوەیە ڕیز ببن لەگەڵ یەکتریا پێوتە ئینتەرکەسپیشن دانەکان چێ بە ناو یەکتریا ینی بۆ ئەگەر لێرە سێریکەین ئەگەر دیار بێ لێرەیە پێویستەکە دانەکان بەم شێوەیە بچن بە ناو یەکتریا کاتێک کە زمانی ئەوە بکەین دانەکان چێ بە ناو یەکتریا ئەگەری گەڕانەوەی زۆر کەمە بێت بۆیە پلاندانانی پێش چارەسەرکردنەکە زۆر گرنگە لەوەی کە نەهێڵین گەڕانەوە ڕووبات. ئەوەی کەماوەتەوە لە مەسەلەی ڕاستکردنەوەی دانا زۆر بەڕێزیتر هەیە بەشداریەکەن یەکێک لەوانە پزیشکانی پسپۆڕی تیشکی شەویلگە و ڕووەکە دکتۆر ڕەنجدانەوەی ئەوانەیە ئەوە توانێت بوان باس بکات کە هەم لە پێش و هەم لە پاش ڕاستکردنەوەی دانا ڕۆڵی تیشک چیە و چ جۆرە تیشکێکە گیرێ بینریەوە بینەوە گەڕێمە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە. ئێمە چەند جۆرە تیشکێکمان هەیە تیشکی دووڕوویمان هەیە کە خۆی لەخوای بێتەوە بە چەند جۆرێک و بەکارهێنانی جیاوازیان هەیە هەر جۆرێکی هەروەها تیشکی سێڕوویمان هەیە کە جۆرێکی پێشکەوتوی دیجیتەڵە بەکارێ لە کوردستانە بۆ نەخۆشخانیان بۆ چارەخوازەکانمان. تیشکی دووڕووی جۆرێکی هەیە پێوترێ پانۆرامیک تیشک کە بەم ئامێرە ئەگیرێ لێرەدا ئەم پانۆرامیکە وەکو چاوی پزیشکەکان ناوەندرەیان شتێکە زۆر هاوکاری پزیشکی ددانەکە لە دەستنیشانکردنی کێشەکانی دەموددان بە تایبەتی ئەو کێشانی کە بە چاو یان بە پشکنینی کلینیکی نابینرێ لە لای پزیشکەکە ئەم جۆرە تیشکی بۆ ئەگیرێ لە زۆربەی بوارەکانی پزیشکی ددانە سوود لە تیشکی پانۆرامیکە بیندرێ ئەوانەی کە پێویستیان بە پڕکردنەوەی ددانە بۆ دەستنیشانکردنی کلۆری ددانەکان ئەوانی کە پێویستیان بە ڕاستکردنەوەی ددانە بۆ بینینی شێوازی ددانەکان و ڕێگی دانەکان هەروەها بۆ نەشتەرگەری ددانی ژیری یان بۆ کێشانی هەر ددانیشکە بێ ئەتوانێت سوود لەم جۆرە تیشکە بۆ بژیرێت تیشکێکمان هەیە لە دوو ڕۆیەکان کە پێوتێت تیشکی سیفالۆمتریک زیاتر ئەوە لە بواری ڕاستکردنەوەی ددانە پزیشکی ڕاستکردنەوەی ددان سوودی لێ ئەبینێ هەروەها ئەو پزیشکانی کە نەشتەرگەری شەویلگا ئەکەن پێویستیان بەم جۆرە تیشکە ئەبێت. تیشکی سێڕوویشمان هەیە کە پێوتێت 3D یان CBCT ئەوەش هەروەها لە هەموو بوارەکانی پزیشکی ددانە بەپی پێویستی خۆی بەکارێ لەلایەن پزیشکی ددانەوە بۆ بینینی دەماری ددان بۆ شێوازی دەماری ددانیان دەستنیشانکردنی ئایا کە ئەو ددانە چەند دەماری هەیە بۆ ڕاستکردنەوەی ددان ئەگەر بێت و ددانەکە دەرنەهات بیان ئەو کەسەدانێکی زیادەی هەبێت لە ناو شەوی ئێسکی شەویلگەیە بەمە شوێنەکەی دیاریەکەی و پلانی دەرهێنانەکەی ئەکرێ هەروەها بۆ دانانی چاندن یان بڕگوی چاندنی ددان ئەتوانێت سوودێکی زۆر لەم تیشکە ببینرێ لەم تیشکە تۆ چڕی ئێسکەکە بەرزی ئەستوری ئێسکەکە دەستنیشانەکەی بەپێەوە ئەتوانی بڕایبی چی جۆرە چاندنێک بۆ چارەخوازەکە بکەیت ئەمانە هەمووی تەکنەلۆژیای تازن کە لە بواری پزیشکی ددانە بەکارێت چۆن لە بوارەکانی کە تەکنەلۆژیا هاتۆتە ناوانێ لە پزیشکی ددانی شاو لە بواری تیشکی دەموددانە پێشکەوتنێکی زۆری بەخۆی بینیوە لەم بوارانەیە ئەم جۆرە ئامێرانە هەمووی ئامێری دیجیتاڵن ئامێرەکانمان هەمووی تیشکێکی کەمتر بەکارەهێنرێ بە بەراورد بە ئامێری پێش و یان جۆرە کۆنەکان لە ڕووی سەلامەتیەوە
سەلامەتترە بۆ چارەخوازەکە. هەموو پزیشکێکی ڕاستکردنەوە پێش ئەوەی بڕیار باچی بۆ چارەخوازەکەی ئەکا ئەم تیشکانی پێویستە لەبەر دەستیا بێ بەپێی ئەمە پلانی چارەسەرەکەی دەستنیشانەکە بۆ کەسەکە. زۆر پێویستێتی کە ببینێ بزانێ ئەو دانانە ئایا ڕێگەکانیشی خوارە یان تەنها بەشی دەرەوەی خوارە، ئەو کەسە ئایا دانی زیادەی هەیە پێویست بە کێشانەکە بەپێی ئەم تیشکانە بڕیاری خۆی ئایا لەسەری لە جۆری سیفالۆمتریکەکەیشە هەروەها سوودێکی زۆری هەیە بۆ پزیشکی ڕاستکردنەوەی ددان لەبەر ئەوەی ئەو پزیشکە ئەتوانێت بزانێ ئەو کەسە ئایا بەس تەنها ددانەکانی لە پێشەوەی یان شەویل ئێسکی شەویلگەیشی هاتۆتە پێش بە تەنها دانانی تەل و ڕاستکردنەوە کێشەکەی چاکە بێ و جوانکاریەکەی دەتوانێت بۆ بکایان پێویست بە نەشتەرگەری ئێسک و بڕینی ئێسکەکە ئەو کەسە کە ئەم تیشکانی لەبەر دەستا بوو کە ئەم جۆران تیشکانە بۆ چارەخوازەکەی گیرا ئەو کارتە ئەتوانێت بڕیاری دروست بە لەبارەی پلانی چارەسەری کەسەکەەوە کە باشترین پلانی بۆ بکات و کاتێکی کەمتری پێویست بێت. دەمانەوێت لە ئەم دووەڵقەی بەرنامەی چارەیە کە دەربارەی ڕاستکردنەوەی ددان بۆ هەم لە مناڵان و لە هەم لە گەورە ساڵانە لەوە تێبگەین کە کاری ڕاستکردنەوەی ددان تەنها بۆ جوانکاری و جوانبوونی ددانەکان نییە، بەڵکو کۆمەڵێک سوودی زۆری هەیە بۆ تەندروستی پووک و تەندروستی ددانەکان و پاشەوە تەندروستی گشتی لەش، چونکە ددانەکان یەکەم شوێنەکە لەوەی خواردن نەچێتە ژوورەوە بەناو سیستەمی هەرسی مرۆڤ. ئەگەر بێت و ددانەکانی مرۆڤ ڕێک نەبن و بەباشی نەجوون، ئەو کاتە سیستەمی هەرس و هاڕینی خواردنی شتێک دەچێت و کێشەکانی قەبزیەکێکن لە باوترین و کێشانەی کە لە خراپجوینی خواردن و لە ناڕێکی دانەکانەوە دروست دەبن. بەڵێ وان حەزەکەین کە دەمودانێکی جوان و ڕێکمان هەبێت بە تایبەتی خانمان زیاتر لە پیاوان لەسەر تاسەری دنیا بە دوای جوانکردنی دان و جوانکردنی ڕوخساریانەوەن، بەڵام پێویستە لەوە شتێ بگەین کە ئەم جوانکاریە تەنها بە ڕاستکردنەوە نابێت، بەڵکو پێشەوە بە پاکژی ددانەکان دەبێت. وەک لاڵقی پێشا باسمان کرد پێویستە لە تەمەنی 1 ساڵیەوە مناڵ ببرێتە لای پزیشکێکی دان کە شارەزای دەمودانی مناڵ بێت، وە لە تەمەنی 7 ساڵیەوە پزیشکێک کە شارەزای ڕاستکردنەوەی دان بە هەڵسەنگاندن بۆ ڕاست و ڕەوانیان خودڕێکی ددانەکانی منداڵان بکبووی کە دڵنیابینەوە. وەک لە بەرنامەکە شابینیتان پزیشکی پسپۆر نەشتەرگەری شەویل گەور و لەم بابەتە ڕۆڵێکی باشیان هەیە و هەروە پزیشکی دانی گشتی ڕۆڵێکی باشی هەیە لەم بابەتەیە. جگەلەوەش لە هەمووەمانە گرنگتر چارەخوازەکە خۆیەتی کە بتوانێت پاک و تەمیزی دەمودانی ڕاگری هەم لە پێش ڕاستکردنەوە هەم لە کاتی ڕاستکردنەوە و هەم لە پاش ڕاستکردنەوەی دانی ژوە هەرکارێکی تر ئەگەر بەباشی نەکرێت کۆمەڵێک کێشە و ماک و پاشاتی هەیە کە هیچ کەسێ حەز ناکە لەو پاشاتیانە ڕووبا لە ناو دەمیان. لەبەرەوە بزانن ئەچن بەلای چ پزیشکێک و ڕاستکردنەوەکە بە چ هەنگاوێک و بە چ جۆرە چارەسەرێک ئەنجامەدەن و پاکژێکەشی ڕابگرن. ئەلێرا ماڵقێمان دەربارەی ڕاستکردنەوەی دان تەواو بێت و خدای ئەربێڵقی داهاتوان تایبەتە بێت بە پوکانەوەی ئێسک، یەکێک لەو نەخۆشیانەی کە لەگەڵ گەورەبوونی تەمەنی مرۆڤ ڕۆدات. دەمانێت بزانین پوکانەوەی ئێسک چی و بۆچی ڕۆدا و چۆن بتوانین ڕێگەی لێ بگرین. هەمووم بابەتانە هەفتەی داهاتوو یەکشەمە لە چارە خدای ئەربێت تاوتوانەکەین. هەتا و کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیایی کورد ساقبوو فەرمونون. شەو شەوگارتان شاد، خواتان لەگەڵ.